سڵاوتان لە بێوم کاتتان باش ئازیزان من ڕەنگینم خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکە هاتمەوە خزمەتتان. ئەمڕۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵتان دەبم لەگەڵ میوانێکی تایبەت. ئەو خانمانەی هەمیشە لە خەمی مرۆڤ و مرۆڤایەتیدان هەرگیز بیر لە ئایدیا و بیر و بۆچوونەکانیان ناکەنەوە. ویژدانیان کردوتە بنەما بۆ هاوکاری چینی چەوسا و هەژاران. یاخود دەتوانین بڵێین زۆر جار ژنێکی ژیر ڕزگارت دەکات لە چاڵ و بیر. ئەمڕۆ لەگەڵ میوانێکی تایبەت و خانمێکی تایبەت، بەڵام سەرەتا چایەک لە مەچکۆ دەخۆینەوە و پاشان دەچینە لای میوانەکەمان. بینەرمان بن. خێربێن. چۆنیت؟ باشم. تەندروستیت چۆنە؟ زۆر خۆشحاڵم. بەخێربێن. ئێمە لە کەرکووکەوە هاتوین وڵات. کۆمەڵێک پرسیارمان بۆت ئامادە کردووە. ئامادەی؟ بەڵێ. فەرموو. ئۆکێ. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان، هاتوونەتە خزمەتی میوانەکەم. دڵنیام کە لە پێشەکی پرۆگرامەکەم بۆتان ڕوون بووە کە میوانەکەم لە هەرە خانمە تایبەتەکانە. ئەمڕۆ لەگەڵ کەسایەتێکی تایبەت لە کۆمەڵێک پرسیاری جیاواز، کۆمەڵێک وەڵامی نەبیسترا و ئەبیسن هاتوومەتە لای شێری گراهام تاڵەبانی سەرۆک و جێبەجێکاری ڕێکخراوی سید. ئەم کاتت باش؟ هاواری و؟ چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم. باشە تۆزە کوردی ئەزانیت؟ کەم دەزانم. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەم پرۆگرامە لەگەڵتم. دەستخۆش. سەرەتا سیڤێکمان هەیە لەسەر ژیانی تۆ، پێکەوە بینەری ئەبین و دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. ئامادەیت؟ I'm ready. ئۆکەی، thank you. بەڵێ خۆشەویستانم، ئەم سیڤێمە لەسەر ژیانی خاتوو شێری گراهام تاڵەبانی ئامادەیە، پێکەوە بینەری بین و دواتر پرسیارەکانی ئاراستاکەم. فەرموو. شێری گراهام تاڵەبانی سەرۆکی دەستگای سیدا. ئەرکی دەستگای سید بۆ پاڵپشتیە لە ڕزگاربوانی توندوتیژی و ئەوانەی لە ژێر مەترسیدان لە هەرێمی کوردستان. پارێزەری مافەکانی مرۆڤە و زیاتر لە 20 ساڵ ئەزمموی لە داڕشتنی پەیڕە و بەڕێوەبردننی پرۆگرام و داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ هەیە. بەر لە دامەزراندنی دەستگای سید، شێری لە ساڵی 1998 بۆ ساڵی 2012 بۆ حکوومەتی ئەمریکا لە واشنتۆنی پایتەخت کاری دەکرد. سەبارەت بە سیاسەتی دەرەکی و پرۆگرامەکانی هاوکاری دەرەکی، لەوانەش هاوکاری مرۆیی، مافی مرۆڤ، گەشە پێدان، ململانێ و دوای ململانێ، سەقامگیری، ئاسایش، ئابووری، کۆمەڵایەتی، دیموکراسی و بەرنامەکانی حکومڕانی لە سەرتاسەری وڵاتانی جیهان. بەڵێ ئازیزان، هەروەکو بینیمان لە سیڤێکە بۆتان ڕوون بووە کە میوانەکەم چەند پرۆزەیە، چەند پەرۆشە بۆ هاوکاری و خزمەتی لایەنی مرۆڤایەتی، بۆ بەدەستهێنانی مافەکانی مرۆڤ. وەلا لەو بوارەدا وەکو سەرۆک و جێبەجێکاری ڕێکخراوی سید چەندین ئەزمموی هەیە، چەندین کار و چالاکی کردووە، چەندین خزمەتی بەلایەنی مرۆڤایەتی کردووە. کاتی ئەوە هاتووە کە ئێمەش خزمەتی بکەین و وەکو خانمێکی سەرکەوتوو. شێری خان، دووبارە سڵاو. سەرەتا لەوە دەست پێکەین، ئەم هەموو وزە و تااقەت و پەرۆشیەت لە چیوە سەرچاوی گرتووە؟ بە درێژایی کارکردن و لەو کاتەوەی دەستم بەکار کردووە، هەوڵی ئەوم داوە ژیانی خەڵک باش بکەم بەگشتی. سەرنجم لەسەر یارمەتیدانی ئەو کەسانە بووە کە پاشماوەی جەنگن، بۆ ئەوەی ژیانیان بەرەو پێش ببەم و بە نزیکەی 12 بۆ 13 ساڵە لە کوردستانم. هەوڵی ئەوم داوە ژیانی خەڵک بەرەو پێش ببەم بە هەمان شێوە و لە هەمان بوار دەستم بەکار کردووە. زۆر باشە، هەمیشە سەرکەوتوبی. خاتوو شێری، بەو پێی کە زۆر خزمەتی لایەنی مرۆڤایەتیت کردووە، هەوڵی بەدەستهێنانی مافەکانیانت داوە، عنی کاری مرۆیت زۆر کردووە. تا چەند کاری مرۆیی لە هەرێمی کوردستان هەڵدەسەنگێنیت؟ چۆنە؟ Well, we are at a pivotal moment where the situation is changing. ئێمە تەبعاً ئێستا لە قۆناغێکی زۆر گرنگداین. ئێمە 10 ساڵ لەمە و پێش ساڵی 2014 کە ڕێکخراوی سیدمان دامەزران کە سەرەتای سەرهەڵدانی گروپی تێرۆریستی داعش بوو. قەیرانی پەناهەندە سووریەکانمان هەبوو لە نێویە سووریا و عێراق. یعنی کارێکی مرۆیی زۆر پێویست بوو لەو کاتە. زۆر سەرنجمان لەسەری بوو کە یارمەتی قەیرانێکی زۆر هەبوون لەو بابەتە، بەڵام ئێستا قۆناغەکە بەرەو گۆڕانکاری ئەڕوات.
قۆناغی ئیمێرجسی نەماوە بەرەو پەرەپێدان ئەڕوات ئێستا ئێمە سەرنجمان لەسەر ئەوەیە کار لەسەر ئیشی پەرەپێدان بکەین بۆ نمونە گروپە هەرە لاوازەکان ژنان منداڵان کار لەسەر سیستمەکان بکەین یاسا و ڕێساکان پتە و بەهێز بکەین لە پێناو خزمەتکردنی گروپەوە لانراوەکان و لاوازەکان زیاتر کار لەسەر یاسا و ڕێسا و داڕشتن ئەکەین یاسای چاپ و یاخود هەموارکردنەوەی یاساکان لە پێناو پارێزگاریکردنی ئەو چینانی کە باسم کرد. And now that we're in this new phase, we have to really focus on making changes to systems so that the systems better protect people from violence. زۆر باشە کاتێککە تۆ هاوکاری بەرامبەرەکەتەکە یاخود ئەم هەموو لە ڕێگەی ئەم ڕێکخراوە ئەم هەموو کارە مرۆڤانەیەت کردووە سوودت گەیاندووە بە دەوروبەر ئەمەش تا چەند ئاسوودەیی بە ڕۆح و دەروونت بەخشیوە؟ Well, it's of course بێگومان ئەو کارانە جێگەی ڕەزامەندیمانن یعنی مای ڕەزامەندیە لە کۆتاییدا بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە چاڵنج و تەحەدای تیانە بە پێچەوانەوە چاڵنج و زەحمەتی تایە زۆر جار کارەکانمان چاڵنجەکانمان بۆ نمونە کە کاتێک کارەکەین بۆ گۆڕینی سیستمەکان یان هەموارکردنەوەی هەندێک یاسا و ڕێسا لە پێناو گەیشتن بەو ئامانجانەی دامانناوە. But they motivate you to build the systems that can work better for people in the future. زۆر باشە ئەو کار و پرۆژانەی کە کردوتە کار و پرۆژەی زۆر زۆرت ئەنجام داوە لە ئێستاە کار پرۆژەی هاوشێوەی لەو جۆرەت هەیە؟ Yeah, I mean our focus is continuously on بێگومان کار و پرۆژەکانمان بەردەوامن لە بواری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی کچان و ژنان بەرەنگاربوونەوەی بازرگانی بە مرۆڤ باشترکردنی تەندروستی ئەندامانی کۆمەڵگا ئەم پرۆژانەمان بەردەوامن بێگومان لە ساڵانی ڕابردوو زۆر لەگەڵ حکوومەتیشدا کارمان کردووە لە بواری تواناسازی و پێشکەشکردنی ڕاهێنان و خول و وەرکشۆپ ئەمانە بێگومان بەردەوامە بن و لە ئایندەیەکی نزیکدا پرۆگرامی نوێمان هەیە بە ناوی پاراستنی سەلامەتی بە ئۆنلاین بۆ منداڵ بەتایبەت ئەمەش یەکێکە لە پرۆژە نوێیەکانمان لە ئایندەیەکی نزیکدا کار دەکەین لەسەری. And that's a new project that we'll be embarking on this year. خاتو شێری یەکێک لەو کارانەی کە هەمیشە شانازی پێوە دەکەیت یەکێک لەو پرۆژانەی کە ئەنجامت داوە هەمیشە جێگەی شانازی و لە ژیانت لە بیری ناکەی چییە؟ I'd have to say two things. First, ئەتوانم بڵێم دووشت مای شانازیە بۆ من یەکەمیان ئەوەیە کاتێک بۆ منداڵێک بەڵگەنامەی ڕسمی نییە یان هەوێی نییە ئێمەش داکۆکیمان بۆی کردووە یاخود هەر پرسێکی تر داکۆکی بۆ ئەکرێ و بەڵگەنامەی ڕسمی بەدەست ئەهێنێ ئەو منداڵە ئیتر ئەتوانێت بچێتە قوتابخانە یان چاودێری تەندروستی بەدەست بێنێ مافەکانی وەکو هەموو هاوڵاتێکی تر دەستەبەر بکات ئەوە زۆر مای شانازیە بۆ من. دووەم شتیش ئەوەی کاتێک یاسایەک تێ ئەپەڕێندرێ لە پەرلەمانیان حکوومەت ڕێنماییەک دەرئەکات هەر شتێکی یاسایی بێ کە کاریگەریەکەی کۆمەڵی خەڵک ئەگرێتەوە قازانجی کۆمەڵی خەڵکی تایە و کۆمەڵگا بەگشتی سوودی لێ ئەبینێ ئەو دوو شتەمای شانازین بۆ من. Then you're affecting not just this one person's problem but many people's issues. نمونەیەک هەیە کە لەو بڵین بە دووەدا چونانەی کە تۆ چارەسەرت کردبێ و کێشێک هاتبێتە بەردەستت کە زیاد ئازاری توی دابێ و هەتاوکو ئێستاش هەزرتی داگیر کردبێ هەبووە بۆ مام گێڕیتەوە؟ Well, we've had cases where بێگومان ئەو کەسانەی ئێمە کاریان لەگەڵ دەکەین بۆ نمونە ڕزگاربووی توندوتیژیە یان جەنگ یان ئەوانەی بە ململانی زۆردا تێپەڕێون ئاسەواری زەبری دەرونی زۆریان لەسرە ئەمانە هەمووی ناخۆشە ئیش بکەی لەگەڵیان بەڵام لە کۆتاییشدا یاخود منداڵ بۆ نمونەی ئەوانەی کە دووچاری یاخود ڕزگاربووی توندوتیژین یان توندوتیژی خێزانین ئەمانە هەمووی کەیسن کە ئاستەنگن و زەحمەتن کارکردن لەسەریان. And try to address the traumatic circumstances that they have faced. زۆر باشە نمونەت زۆر بێت لە ژیانی کارکردنا طبعاً نەک هەر خانم هەر تاکێک کاتێک کە کار ئەکا بێگومان لە ژیانی ڕۆژانەی لە کاتی کارکردن تووشی کۆمەڵێک ڕووداو ئەبێت تر ئایا ڕووداوەکە تراژیدی بێ خۆت کۆمیدی بێ یعنی هیچ یادەوەریەک هەیە لە ژیانی تۆیە لە کاتی کارکردنا ئەم جاریان یادەوەری خۆش ئەڵێم هەبێ بۆمان بگێڕیتەوە؟ I have so many positive experiences. بێگومان کۆمەڵێک یادەوەری خۆش هەیەوە نزیکە بینەوە لە ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکان ڕێکخراوی سید تەبعاً ئێمە وەک ڕێکخراو کار لەسەر مرۆڤەکەین بۆ نمونە لایەنی کۆمەڵگە نین
پردێکی نوێ بنیات نراوە یان پرۆژێکی بیناسازی تەواوکرابێ. ئێمە زیاتر لەگەڵ مرۆڤ و بۆ مرۆڤ ئیشەکەین. ڕۆژانە ئێمە لەگەڵ خەڵکی کۆنتاکتمان هەیە. لە سیدا ئێمە زیاتر وەکو خێزانێک لەو تیمە کارەکەین. ئێمە هەوڵەدەین یارمەتی یەکتری بدەین و پێکەوە ببینە تیمێک بۆ ئەوەی کاریگەریمان هەبێ لە دەرەوەی خۆمان. دەست خۆش بێت. هەر خانمێک کاتێککە دێتە بوارێکەوە دێتە مەجالێکەوە خۆی لە بوارێکە ئەدۆزێتەوە یاخود هەنگاو ئەنێ ئەوێ کار لەسەر خۆی بکات بێگومان تەئسیراتی خانمانی دیکێ بەسەریەوە هەیە خانمی سەرکەوتوو بە تایبەتی لە هەر بوارێکا بێت. ئەنجا من ئەمەوێ بزانم ئەمڕۆ خات و شێری چی خانمێک لە کوردستانە بە سەرکەوتوو ئەزانێ یاخود سەرسامەتی لە هەر بوارێکا بێ پێی سەرسامە چی خانمێک لە کۆمەلگا بپێشڕەو ئەزانیت؟ Yeah, well, I think I have to choose my mother-in-law and the Heroxan. بێگومان ئەبێ هێرۆخان هەڵبژێرم وەکو خاتونێک کە زەواجی کردو لە شاخا لەگەڵ جەنابی مام جەلال پاشان دەربەدەری و ئاوارەیی و منداڵ بەخێوکردن و ئەو ژیانەی کە ئەیزانین ژیاوە تیایدا ئیلهامێکی زۆری پێم بەخشیوە وەکو ژنێکی بەهێز و خۆڕاگر. خاوەن ئیرادا خاوەن ڕای خۆی پاشان دەتوانێت ڕێکخراوی پارێزگاری منداڵ دابمەزرێنێ و ئەو کاریگەریانی کە هەیەی لە کۆمەلگا تا ئێستاش هەی بێ و بمێنێ. مادەم وەکو خانمێک باسی هێرۆخانت کردو کە تۆ پێی سەرسامێت بەدەر لەوەی کە تۆ لە خێزانی ئەوانە تێکەڵی بە خێزانی ئەوان چیت هەیە هەم بۆ هێرۆخان کە لە ژیاندایە و هەم بۆ خوا لێ خۆشبوو سەرک مام جەلال هیچ یادەوریەکت هەیە لەگەڵ ئەوانە؟ Well, it's funny because I met my husband through them, really. بێگومان لەگەڵ خوالێ خۆشبوو مام جەلال هەمە پێش ئەوەی هاوسەرگیری لەگەڵ کاک قوبات بکەم. یەکەم ئیشم لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە کردم ئەو بە هاوڵی بەڕێز مام جەلال و کاک مەسعود بم لە کۆبوونەوەکانیان. ئەو کاتە ئەوە بوو کە ڕێکەوتنامەی واشنگتنی بەدواوە هات. ئینزار کرایەکێک بوو لە ئەرکەکانم کە هاوڵی مام جەلال بم. لەگەڵ خات و هێرۆش بە هەمان شێوە ئەو ئەرکەم پێ سپێردرا کە هاوڵی بکەم و مۆزەخانەی هۆلۆکۆستی پێنیشاندەم. تەبعاً ئەمە هەمووی پێش ئەوەی هاوسەرگیری لەگەڵ کاک قوبات بکەم. مۆزەخانەکەمان پێنیشاندا و ئیتر ئەوە بوو. ئەو بۆ هۆی یاخود پاش ئەوە هێرۆخان مۆزەخانەی ئەمنە سوورەکەی لە سلێمانی دامەزراند. من خۆشحاڵم ئەو کاتە ئەم بەرکەوتنانەم هەبووە لەگەڵ بەڕێزیان. ئینشاڵڵا بمێنن پێکەوە. نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامەگەر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە لە ئێستا تۆ خاوەن کولتورێکی جیاواز و تایبەتی تێکەڵ بە کولتوری ئێمە بوویتە وەکو کۆمەلگای کوردی یعنی چه جیاوازیەک هەیە لە بینی کولتوری ئێمە و ئێوە بە چی شتێکی کوردەواری سەرسامی لە خواردن بێ لە هەر ڕۆیەکی دیکەوە بێ؟ بەڕاستی کە زۆر بتوانم جەختی لەسەر بکەمەوە میواندۆستیە. لە کللتوری کوردەواری خۆماندا خەڵکی کوردستان زۆر میواندۆستن و کراوەن و ڕووخۆشن ڕوویان خۆشە بەرامبەر بە کەسانی بیانی و کەسانی تریش. بێگومان تۆش ڕۆت خۆشە. زۆر سپاس. نێوانت لەگەڵ وەرزش چۆنە؟ بێگومان زۆر گرنگە بۆ کەسێک لە تەمەنی من کە وەرزش بکات. ڕاستیەکەی ئاسن هەڵدەگرم بەشێک لە ڕۆژانی هەفتە چونکە زۆر گرنگە بۆ تەندروستی ئێسک و ماسوولکەکان. یاریتر ئەەکەم پیاسە ئەەکەم لە سروشت و ئاگاشم لە خواردنی خۆمە. هەمیشە لە شە ساغ بێت. پێم بڵێ نێوانت لەگەڵ سۆشیال میدیا چۆنە بەکاری ئەهێنی و کەمیش دەرئەکەوی لە سۆشیال میدیا بۆچی؟ ئەم دوو سێ ساڵی کۆتایی بە تایبەت لە دوای کۆرۆناوە زیاتر بەکارهێنانم لە سۆشیال میدیا کەم کردوتەوە. ئەبینم کاریگەریەکانی چۆنە ڕاستی وەکو ژنێک کە کار دەکەم خێزانم هەیە حەز دەکەم ئەو کاتەی هەممە لە دوای کارکردن ڕوبەڕوو لەگەڵ منداڵەکانم لەگەڵ خەڵکی تردا لەگەڵیان بم. ئەبینم دوو منداڵەکەی خۆم ئەبینم. نەوەی ئێستاش ئەبینم سۆشیال میدیا تا چەند کاری کردوتە سەریان و بەڕای من باشترە تۆزێک بگەڕێنەوە بۆ سەردەمی پێش سۆشیال میدیا زیاتر ڕوبەڕوو لەگەڵ یەکتر بژین و کار لێک بکەین. هەمیشە خێزانەکەت بەختەوە بێت و منداڵەکانشت تەمەند درێژ بێت. باشە کاتێک کە تۆ لە سۆشیال میدیا کەم دەرەکەوی ئەمەیە بزانم هۆکارەکەی چۆن ئەم پرۆگرامی منت قبول کرد. داوەتنامەکە لە ڕۆژنامەنووسێکی ژنی وەکو جەنابەت هات نەمتوانی بڵێم نا. زۆر گرنگە ژنی وەکو جەنابەت لە بوارەکان بە تایبەت بواری میدیا و ڕۆژنامەنووسیدا کار بکەن و کاریگەری خۆتان هەبێت. زۆر سپاس. چیت هەیە بۆ پرۆگرامەکە سەبارەت بەوەی ئەم پرۆگرامە عنی شێوازەکەی یاخود ئەمەی کە تایبەتە بە خزمەتکردنی خانمان
چیت هەیە بۆ پرۆگرامەکە؟ هاوشێوەی ئەم پرۆگرامە زۆر گرنگە بۆ ژنان و لە پێناو ژنان کار دەکات هیوادارم و پەرۆشم بۆ ئەوەی ببینم و بزانم چۆن دەرەچێ. زۆر سپاس دەست خۆش بێ. خات و شێری تا چەند گرنگە کە خانمان متمانەیان بەخۆیان هەبێ کاتێککە دەرئەکەون کاتێکیانەوێ هەنگاوێک بنن. پێم وایە متمانی خودی زۆر گرنگە بۆ ژنان و بۆ هەموو کەسێ چونکە وەک خۆم ژنێکی بەهێز منی پەروەردەکرد دایکم زۆر بەهێز بوو هەروەها دایکی مێردەکەشم ژنێکی بەهێزە هەردووکمان ژنی بەهێز پەروەردەمانی کردووە بەڵام ئەوە مەرجنی هەندێکمان پاشان لە ژیان بەهێز دەبین ئەو دوولایەنە مەبەستم ئەوەیە هەردوو لای بەهێز بن و هێزی خۆمان نیشان بدەین و باوەڕمان بە خۆمان هەبێ بۆ ئەوەی کاریگەریمان هەبێ. هاتیینە کۆتایی پرۆگرام ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵت ئەم چەند ساتە ئومێ دەکەم کە تۆ ساڵانێکی زۆرە خزمەتت کردو بەلایەنی مرۆڤایەتی و بە تایبەتی خانمانش چونکە خۆت خانمیت و خزمەتێکی زۆرت گەیاند و ئومێ دەکەم منیش بەم چەند ساتە خزمەتی تۆم کردبێ زۆر خۆشحاڵ بووم. لە کۆتاییە قەڵغانێکی ڕێزلێنانمان هەیە لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە و قبولکردنی بەرنامەکە قەڵغانی ڕێزلێنانی تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان پێشکەش بە تۆکەین ئومێ دەکەم بە دڵت بێ فەرموو. زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم منیش خۆشحاڵ بووم زیاتر. Thank you. یاسای کۆتایی پرۆگرامەکە تێنووسێکی پرۆگرامی پێشڕەوانە تایبەت بە پرۆگرامەکە ئەمە وەکو ئەرشیف ئەمێنێتەوە کاتێککە ئەوترێ و باس لە پرۆگرامی پێشڕەوان ئەکرێکە چۆن خزمەتی بە خانمان کردووە ئەمانەوەی دەستنووسی هەموو خانمەکان لە کۆتاییە بنووسینەوە ئایا سەبارەت بە شێواز و شێوازی بەڕێوچوونی بەرنامەکەیە تێبینیە ڕەخنەیە هەر شتێکە یاخود سەبارەت بەوەی کە چ خانمێک بە پێشڕە و ئەزانیت و بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمەیە پێت باشە کە هاوشێوەی خۆت لە پرۆگرامەکانی داهاتووە ئێمە بەسەری بکەینەوە و خزمەتی بکەین ئەتوانی دەستنووسێکی خۆت بەما بەجێ بهێڵیت تۆ بنووسە و منیش کۆتایی پێێنم. With pleasure. Thank you. We will do this. Thank you. زۆر سپاس. منش سپاسی تۆکەم بۆ ئەم دەرفەتە. بەڵێ خۆشەویستانم لێرەدا هاتیینە کۆتایی ئەم پرۆگرامەش کە ئەمڕۆ تایبەت بوو پرۆگرامەکەمان لە شاری هەولێری پایتەختی کوردستان بووین. ئەمڕۆ ئەم پرۆگراممان خستە خزمەتی خات و شێری گراهام تاڵەبانی سەرۆک و جێبەجێکاری ڕێکخراوی سید بۆ پەرەپێدان و خزمەتکردن بە توانای بڵین خزمەتکردن بە مافەکانی مرۆڤ و هاوکاریکردنی خەڵکی تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە بوارێکی دیکە خواتان لەگەڵ.